دەچینە شاری ئایۆتایە لە تایلند کەیکێکە لە شارە گەشتیارەکانی ئەو وڵاتە کە وەختی خۆی ناوەندێکی بازرگانی زۆر باش بووە لە ساڵی 1950 دامەزراوە بەڵام بەهۆی ئەوەی کە لە ساڵی 1960 وانێ لەلایەن بۆرماوە هێرشی کراوەتە سەر بۆیە خەڵکەکەی ئەوێ بەجێیان هێشتووە وەکو مۆزەخانەیەک و شوێنێکی گەشتیاری ماوەتەوە. اینجا ئێمە ڕۆشتین لێ فیچەرێکمان بۆ ئامادە کردوون بۆی کە زیاتر دەربارەی شارەکە بزانن. بینەرمان بن. شاری مێژوویی ئایۆتایە نزیکەی 80 کیلۆمەتر لە پایتەختی بانکۆکی تایلەندەوە دوورە. شارێک هاوشێوەی مۆزەخانەیەکی گەورە. ئەم شوێنە لە ڕیزبەندی ئەو شوێنە گرنگانی تایلەندە کە پێشنیار کراوە بۆ بینینی لەلایەن گەشتیارانەوە. واتە ناکرێت سەردانی تایلەند بکەیت و ئایۆتایە نەبینیت. هەر ئەو تایبەتمەندیەیە وای کردووە کە ساڵی 1991 لەلایەن ڕێکخراوی جیهانی یونسکۆوە وەک شوێنێکی گرنگی جیهانی تۆمار بکرێت. ئایۆتایە ساڵی 1350 بنیاد نراوە. هەر لە سەرەتای دروستبوونیەوە ناوەندێکی گەورەی بازرگانی و شوێنێکی استراتیجی بووە. لە ئێستاشدا پاشماوە گرنگەکانی پەرستگا و پەیکەر و تاوەرە بەرزەکانی گەواهیدەری ئەو ڕاستیەن. ئایۆتایە ساڵی 1968 لەلایەن وڵاتی بۆرماوە هێرش کراوەتە سەری و بە تەواوی خاپوور کراوە. هەموو دانیشتوانەکەشی ناچار کراون کە شارەکە بەجێبێڵن. لەو کارە ساتە بەدواوە شارەکە وەک وێرانەیەک ماوەتەوە و لە هەمان شوێن بنیاد نەنراوەتەوە. لە بری ئەوە تایلەندیەکان لە شوێنێکی تر پایتەختێکی نوێیان بنیاد ناوە. ئێستا شوێنەوارێکی گرنگی مێژوویە و لە تەواوی جیهانەوە گەشتیاران سەردانی دەکەن. ژمارەیەکی زۆر پەیکەری بوودا بە قەبارەی جیاواز و ئەو هونەرە بەرزەی تەلارسازی هەموو سەرنج و خەیاڵەت بەلای خۆیاندا ڕادەکێشن. دوای هێرشە مێژوویەکەی بۆرما و شکاندنی بەشێکی زۆر لە پەیکەرەکان تا ئێستاش پارچەکانیان وەک هێمایەک بۆ ئەو کارەساتە گەورەیە لە شوێنی خۆیان پارێزراون. بە بینین و سەرنجدانیان ڕاستی ڕووداوەکانت پیشان دەدەن. شاری مێژوویی ئایۆتایە شایەت حاڵێکی گرنگی سەردەمی گەشەسەندنی هونەرێکی نیشتیمانی ڕاستەقینەی تایلەندە.